بەناوی خوای گەورە قوتابی عەزیزەکانم سوپاسانەکەم کە ئامادەنە ئەوڕۆ سیمینارێکتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی چۆنیەتی پێشکەشکردنی سیمینار لەلایەن قوتابیەوە. تەمەن ئەو سیمینارە سوود و قازانجی هەمووتانی بێگەر ئەو ڕۆژ نەبی لە بەیانی دوو بەیانی یان لە مەرحەلەکانی تری ژیانتان ئەوجە تاوەکو ئەگاتە مەرحەلەی زانکۆ، چونکە هەمووتان پێویستان بەوە هەیە لە مەجالی خوێندن لە مەجالی زانستدا ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنی قسە لەو خەڵک پەنیان بابەتێکی گرنگ پێشکەشکردن و سوودی کەسانێک بکەین. خاڵی یەکەم لە شێوازی پێشکەشکردنی سیمینار بابەتێک هەڵبژێرە گرنگ بێت لای ئەو کەسەی کە گوێت لێ ئەگرێ. بابەتێک هەڵبژێرە لە ئەوڕۆ بابەت زۆرە لە مەجای ئەو زانستی کە ئەنگۆ ئەیخوێنن. بابەتێک هەڵبژێرە کە ئەو کەسەی کە گوێت لێ ئەگری لەکنی گرنگ بی لە ئەوی بە شێوازێک گوێت لێ ڕابگری کە سوودی هەبی نەوەک لە کاتی سیمینار پێشکەشکردنەکەیت و وەرزش پێوە دیاربی و تااقەتی ئەوەی نەبی کە گوێت لێ ڕابگری. خاڵی دووەم لە کاتی سیمینار پێشکەشکردن گۆڕانکاری تۆنی دەنگت بکە. گۆڕانکاری بە تۆنی دەنگ گرنگە لە ناو سیمینار. مەبەست لە دەنگ چییە؟ ئینسان لە کاتی سیمینار پێشکەشکردن ئەتوانێ وا لە کەسی بەرامبەر بکە هەم عەتفی بجوولێ هەم حەماسەتیشی بداتێ. ناکری ئەتوو لە کاتی عەتف جوولاندن بە شێوازێکی زۆر حەماس قسە بکەی، لە کاتی حەماسەتیش بە شێوازێکی نەرم قسە بکەی. کە ئەتەوێ کاریگەری بخێ سەر عەتفی بەرامبەر سەوتت تۆزێک هادە ئەکەیەوە. و ئەو کاتەشی کە ئەتەوێ حەماسەت دروستکە یاخود هانی بدەی دەنگت بەرز ئەکەیەوە تاوەکو کەسی بەرامبەر بوروژێنی لەسەر ئەو بابەتەی کە ئامادەت کردیە. خاڵی چکە؟ ئەوەی کە بەقەت قسەکردنەکانت گرنگە جوڵە و ئاماژەی دەستە. لۆ ئەو شێوازی دەستجوڵاندن و ئەو شێوازی حرەکەکردنەوە وا لە کەسی بەرامبەر ئەکا کە گوێت لێ ڕائەگری زیاتر تێبگا. بە چ شێوازێک؟ ئەو قسانەی کە ئەیکەی ئەگەر بەدەست جوڵەکانت هەمان تەعبیریان لە قسەکانت کرد تێگەیشتنێکی زۆر باشتریان هەیە. لۆ نمونەت و باسی شوێنێکی دوورەکەی کە ئەڵەی شوێنێکی دوور دەستت بەو شێوازە لە ئەەکەی کەسی بەرامبەر باشتر لێتی ئێگا. کە ئەڵەی شوێنێکی نزیکیان ئێرە دەستت بەو شێوازە لێ ئەەکەی. بەو شێوازە تێگەیشتنی کەسی بەرامبەر لە سیمینارێک لە بابەتەکەت زۆر باشتر ئەبێت. خاڵی چکە؟ خاڵی چارەم شێوازی وەستانت زۆر گرنگە. چونکە وان نیشانی ئەدا تا چەند ئامادەی. شێوازی ڕاوەستانت ئەگەر بەو شێوازە بێت کە لەرزینێکت پێوە دیاربی یان بەو شێوازە یان بەو شێوازە ڕاوەستە یان دەستەکانی خستە گیرفانت ئامادەکاریەکی باشت پێوە دیار نابی. بەڵام ئەگەر بە شێوازێکی موسەیتر وەستای وان نیشانی ئەدی کە بە تەواوی باوەڕت بەخۆت هەیە. باوەڕ بەخۆبوونیشت لە ناو سیمینار لەبەر شتێک گرنگە. نیشانی ئەدا کە تۆ کەسێکی چەند بەهێزی. قەت ناکەی لە کاتی سیمیناروان نیشانی بدەی کە تۆ لاوازیت. دەبی نیشانی بدەی کە چەند باوەڕت بەخۆت هەیە، کە چەند بەتوانای، کە چەند ئامادەکاری لۆ ئیشەکەی خۆت کردیە. چونکە سیمیناریش ئامادەکاری ئەوێ. چونکە ئەوەش بەشێکە لە بەرپرسیارەتی. ئەتوشکە وەکو قوتابی سیمینارێک پێشکەشەکەی بەرپرسیارەتی دەبی بەرامبەر بەرپرسیارەتی خۆشت بەرپرس بیت. خاڵی پێنجەم و کۆتایی ڕوت لەو کەسانە بێت کە گوێت لێ ئەگرن. پێویستە ڕوت لەو کەسانە بیت کە گوێت لێ ئەگرن کە ئەتوو لەسەر داتاشۆکە بەس خوێنتەوە هیچ جیاوازیەکەت نییە لەگەڵ ئەو کەسێکە لەوێدا ئەنیشی. لۆیە پێویستە لە کاتی سیمینار پێشکەشکردن فقط ئەو کاتەی کە تۆپیکەکەت ئەخوێنیەوە هەر ئەوەندە تەماشای سلایدەکەت بکەیت. ئینجا ڕوت لە کەسانی بەرامبەر بکەی و ئەو شتێک کە ئامادەت کردێ شی بکەیەوە. بە شێوازێکی لەسەرخۆ هاتوچۆ بکە. لە کاتی سیمینار پێویست پەلەپەل و جوڵەی سەریع نییە. بە شێوازێکی لەسەرخۆ جوڵەکانت بکە، قسەی خۆشت بکە و ڕوشت بەرامبەر ئەو کەسانە بێت کە لە بەرامبەرت دانیشتنەوە گوێت لێ ئەگرن. ئیدی بەو شێوازە گەیشتمە کۆتایی سیمینارەکە بە هیوای ئەو یەگە سوودێکی گچکەش بیگەیان بیتم. سپاسانەکەم کە ئامادەبوون. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.